بنسبة أويك رايان جيانت چیتر ما حساب و پارلمانی فدرال ناکن یعنی اما کودتای اگر پارلمان نما پارلمان حکومتی دانوا پارلمان حکومتی دانوا و حکومت بوی نیه بله من تجاوزی پارلمان دکم ئەمە قسەی مەسعود بارزانیە پێش ئەوەی پەرلەمانی کوردستان پەک بخرێت کە پێش 12 ئۆکتۆبەر مەکتەبی سیاسی پارتی لە کۆبوونەوەیەکدا بڕیاری دەدا و ڕاستەوخۆ بارزانی سەرپەرشتی دەکرد. ڕۆژی 12 ئۆکتۆبەری 2015 لە بازگەی پردێ ڕێگری لە سەرۆکی پەرلەمانی کوردستان کرا. ئەوەش پاش ئەوە هات لە چەند کاتژمێری پێشودا سەرۆکی پەرلەمانی کوردستان و وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان لەلایەن پارتیەوە پێیان ڕاگەنرا بوو کە نابێت بێنەوە سەرکارەکانیان. فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان باوەڕی وایە هۆکاری پەخستنی پەرلەمان بۆەوە دەگەڕێتەوە پارتی نەیدەتوانی وەک خولەکانی تر زۆرینە دروست بکات و هەرچی بیەوێت بەویستی خۆی لە پەرلەمان تێی بپەڕێنێ و دەڵێت لەسەر و هەمویانەوە ئەم خولەی پەرلەمان دەستی بۆ یاسای سەرۆکاتی هەرێم برد کە بۆ هۆی هەڵماڵینی ڕووی ڕاستەقینەی پارتی. دەکرێت یەکێک لە نێو گفتوگۆکان کارەکردنەوەی پەرلەمانی بەڵام هاوکات ئومێد خۆشناو سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان بەرگری لە کاری حیزبەکەی دەکات و جەخل لەسەرەوە دەکاتەوە ئەو ڕووداوە کردارێکی ئافەوی نەبوو بەڵکو ڕێگری لە پلان و پیلانی گۆڕان بوو کە پێش و بەچەند قۆناغێک هەنگاویان بۆ داڕشت بوو. ئێستا دوای ساڵێک لە پەخستنی پەرلەمانی کوردستان بە قەیرانێکی قوڵی سیاسی و ئابووری تێپەڕ دەکات. بەڕای شارەزایان بەشێکی زۆری بە دەرەنجامی ئەمکارەی پارتی دەزانن. لە ڕووی سیاسیەوە لانەکان کە ئێستا پەرتەوازە بوون هیوایەک نییە بۆ کوبوونەوەیان تەنانەت دوای چەندین پێشنیاری هێزە ناوخۆی و دەرەکیەکان هەر یەک لە بارزانی نەو شیروان مستەفا ئامادەی گفتوگۆیان نییە لەگەڵ یەکتری. لە ڕووی ئابووریشەوە حکومەت نزیکە لە کەوتن و کەوتۆتە ژێر قەرزێکی زۆری ناوخۆی و دەرەکیەوە هیچ دامەزراوەیەک نییە چاودێری لێپێچینەوەی لەگەڵ بکات. هاوکاتی هەموو ئەمانەش دۆخی سیاسی هەرێم لە نێوان سربەخۆی و دوو ئیدارەیدایە. هەرێم هەنگاو بەرەو قوڵبوونەوەی کێشەکان دەنێت و تا دێت هۆژاریەکان زیاتر دەبن. بە جۆرێک نوێنەری تایبەتی باراک ئۆباما سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ جەنگی داعش دوا پەیامی بۆ کوردەوە بوو لە کاتێکدا ئالێکی زێڕین لە بەردەمیاندایە بەڵام پارچە پاچەن و ئەوەش هەلەکەیان لەدەست دەدات. لە ڕووی ناوخۆیشەوە دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی پەرلەمانی کوردستان زەنگی ئەو مەترسیە لێدا و لە دوامین دیداریدا دروستکردنی هەرێمێکی یەکگرتووی کوردستانی بەوە هەمزانی وتی ئەگەر هەولێر بەو شێوە مامەڵە بکات ئەوە دروستکردنی کوردستانێکی یەکگرتوو وەهمە. هەر پاساوێکیە بێت پەخستنی پەرلەمان شەرعەتی حکومەتیشی لاواز کردووە. ڕای شارەزایان ئەم کارە ڕوویگەشی هەرێمی کوردستانی لە ناوخۆ دەرەوە بە تەواوی لەکەدار کرد. کاریگەری ئەم دۆخەش کاتێک لەسەر هەرێمی کوردستان بە تەواوی دەردەکەوێت شەڕی مووسڵ تەوا بێت و مەترسیەکانی داعش دوور دەکەوێتەوە. بۆی پێشبینی دەکرێت کورد چۆن بۆی هەڵەکەی پارتی و ڕیفراندۆمی لەدەست چوو هاوکات زۆر شتی تریژماوە دوای شەڕی مووسڵ لە دەستی دەچێت.